سڵاو دیاردەی ئەم جارەی دەروون و دیاردە سەبارەت بە دیاردەیەکە کە خێزانیش بەرپرسە لێی و دووبارە بەداخەوە کە ئەماڵین لایەنی پەیوەندیدار و حکومەت و دەسەڵاتیش بەرپرسە لێی باسی دیاردەیەکەکەین کە زۆر پەراوێز خراوە لە کاتێکە دیاردەیە کە پەیوەندی بە ئایندەی هەر هەمومانەوە هەیە بەداخەوە بەو زمانە قساکەم بەڵام باز لە بەرەڵایی ئەو کارە هونەریانە ئاکەین و بەرەڵایی میدیا و سۆشال میدیای کوردیەکەین کە زەڕێک حساب بۆ ئایندەی ئەو مناڵانەمان ناکەن کە ڕۆژانە ئەگەر بینەری سۆشال میدیاژ نەبن بینەری میدیان و ئەگەر بینەری میدیاژ نەبن گوێبیستی ئەو قسە و لۆکانن کە ڕۆژانە لە میدیاکان و ئەیرێ بەگویانە لەم بەرنامەیە باسی ئەوەکەین کە ئەم هەموو قسە باق و بریقەی کە بەشێک لە ڕێکخراوەکانی کەن ئەو ڕێکخراوانی کە باز لە مافی مناڵانەکەن دنیایەک دروشم و قسەی باق و بریقیان هەیە و ڕۆژانەش قوربانی نەبینراوە بینی من زیاتر لەسەر ئەم باسە پێشەکی ناڵێم چکە بەڕاستی نازانم بابەتێکی ئەمەندە هەستیارە نازانم لە بۆ چۆ دەست پێ بکەین بە خۆشحاڵیەوە بە میواناری بابەکردرەی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلەیمانی زۆر بەخێربەی بەرزان ئەیوب بەڕێوەبەری ستۆدیۆی ڕێکۆرد جەنابی شوێ بەخێربەی دلێر حسێن مامۆستا لە KGS جەنابی شوێ بەخێربەی هەستیار عەلی توێژەری دەرونی جەنابیشت بەخێربەی هەڵبەتە پسپۆڕێکی پەروەردەی مناڵان و بەرپرسی سەنتەری فیکلاپ خانم غەزالی یاسر بە زمانێکی جیاوازتر بە زمانی ئینگلیزی بەشدارە لەگەڵمانە کە بابزانین لە ڕوانگەی ئەوانەوە چۆنی سەیری ئەو دیاردەیەکرێ لە کوردستانە جەنابی شوێ بەخێربەی یێوەڵکەم بەر لەوەی بچینە ناو باسەکەەوە کاک بابەکرد بە بینەری ئەو دیوە بین بەداخەوە کەواڵم ئەو کورتە چیرۆکەیە ئەو کورتە درامای دروستمان کردووە با لە دایک و باوکانەوە دەست پێ بکەین هەندێک جار دەستمان لە حکوومەت و لایەنی بەرپرس شتووە بەڵام با سەیری ئێمالی دایک و باو بکەین کە لە پێناوی ژیرکردنی مناڵەکەیانە مناڵەکانمان سەیری چیەکەن لە ئایپاد و مۆبایلەکانیانە و ئێمەش خەریکی چێژلێنان و سیرکردنی تەلەڤیزۆنی ماما یارەکی ترسناکە کارنامان دەنووسی لە نەفەرەکان هەندێکیان بە تەلەفۆنی قسەیان بۆ ئەکەن منداڵان دەترسێنن ئێستا ئەم پیاوە باسی مۆمۆ دەکە بە ئەنگلیزی هەروازە ناو فەیسبووک و ئەوانە هەیە نامە لۆ دەنووسی تەلەفۆنیش دۆرەکە سەیری مۆمۆکە ماوەیەکە ئەم دیاردەیە باو بووە لە ناو منداڵەکان کە فیلمی ترسناکە ئەویش ناوی مۆمۆیە بەس بەڕاستی مناڵەکان شەوانە دەترسێن وایان لێ هاتووە لە ژووری خۆیان ناتوانن بخەون ماما ئەی هات ئەگەر کۆنترۆل نەکرێت احتمالە منداڵ تند و توژی بکاربینە لە بەرامبەر خۆ لە بەرامبەر خوشک و برای خۆ لە بەرامبەر ئایلا خۆ احتمالە یعنی دەرونیاوی تێک بچە زرار بدە خۆ چوو پێشتر هەندێک یاری هەبوون
هندێک زارۆک بە تعلیماتی وان یاریان خۆ کوشتن لە تورکیەژی چەند واقعچێ بوون لە ئەوروپا چەند واقعچێ بوون پیاوایی یعنی مەترسیەکی مەزن هەیە بڕاستی لازمە باوەکی دەک و باب نەهێلن زارۆک دەرکەون دەربەی کۆنترۆلەوە. Kids harming themselves. It's called the Momo Challenge. Creepy virals of the year. Today we're talking about heart, but before that we want to remind you. زۆر بە کورتی پێم لە کاگەستیار ئەمێ من تۆزێک لە بەرنامەکانمە حەزم لە مجاملە نییە با لە چەند بەڕقی لەسەر حکوومەت قساکەین و لەسەر بێپلانی و نابەرپرسیارەتی حکوومەت قساکەین چی بەو خێزانانە و هاوشێوەکانی ئەڵی تۆ بەڵێ بەدڵنیایەوە ئێمە چەندین جارەیە ئەم ڕەخنانی خۆمانمان ئاراستەی دەسەڵاتداران و حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە بەتابەت ئەو بابەتانی ئەو باشایی کە پەیوەندی بە وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان وازەحە حکوومەتی هەرێمی کوردستان وازەحە و ئەگەر کاری جددی لەسەر ئەم بوارە بکردایە ئێمە بەرنامەمان لەسەر ناکرد با باسی وە نەکەین جارێ کات بابەکرد لێرەیە ئەو قسانە بۆ ئەودانی بەڵام چی بەو دایک و باوکاناڵی کە ئەوەندە نابەرپرسیارن لە پێناوی ژیرکردنی مناڵەکانیان یا لە پێناوی ئەوەی کە خۆیان بە ئیسراحەت سەیری درامایە بکەن مناڵەکانیان نازانن چی لێ ئێن و سەیری چیەکەن بەڵام من شەرویستم ئەو قسێ بکەم ڕاستی ئێمە زۆر جارە وتومانە یعنی خێزان ئەبێ شوێنی حکوومەتی هەرێمی خۆمان با بڵێن شوێنی وەزارەتی ڕۆشنبیری پڕ بکاتەوە ڕاستی چونکە ئەرکەکە یعنی هەموو ئەرکی خێزان هەموو ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی بە خۆی پڕیکاتەوە بۆیە زۆر جارە ئێمە بە خێزانەکانیش ماوەتەوە تکامان لێکردوون کە بێ هۆشیارانەتر مامەڵە بکەن ئەوەی کە خەمی مناڵەکانیتی خۆتان نەک بۆ منە لایەنەکانی ترا بۆ ئێمە زۆر جارە بە خێزانەکان لەو چوارچەوە پیانەڵین سیرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان یا سیرکردنی ئایپادیا سۆشیال میدیا بە شێوازی گشتی لە زەرەری خۆت تاوا دەبێتەوە بۆیە دەرەنجامی ئەم سناریۆی ئێسای با بڵێن ئەم فیلمە ئێستا کە ئێمە بینیمان یا با بڵێن ئەم خێزانێک ئێمە بینیمان ڕاستە لەو دەخالەوانەی خێزانەکە لێکەوتەکانی نەبینێ بەڵام ماوەیەکی تر نابە چەند ماوەیەکی تر نابە سێرەکەی بەڕقی چی بەو دایک و باوکاناڵێ من پێڵم ئەوە نەبوونی ئاسی گۆشیارێکی زۆر نزمە سەبارەت بۆ شازی مامەڵەکردنی خۆت بۆی کە خۆت ڕزگارکەی لەو جوڵە و حرەکە و بۆ لەو تاقۆزێک کە مناڵەکە تێدی سەبارەت بەداتی خۆی دەست خۆش هەڵبەتە من هەر بۆ بەرچاوڕوونی ئەگەڵ خێزانەی ئەمە درامایە کە دروستمان کردوتەوە ئەوە خێزانی پرۆدیوسەری بەڕێز کاک فەرمانی پرۆدیوسەری بەرنامەکەمە ینی درامایەوە ینی ئێمە هیچمان لەگەڵ و خێزانانیە و دەستخۆشیان لەکەین کە هاوکارمان بوو کاک بابەکەر ئێوە جەنابەت پۆستێکی باڵات هەیە و جەنابیشت بێچێکە لەو ئەو بەڕێزی لە تەنیشتیشتەوەی کاک بەرزان بەرپرسی کۆمپانیایکی دۆبلاژن و بەرهەمەکان دۆبلاجەکان هەڵبەتە لە بڕۆی ئەم باسە تۆزێک نزیکە لە ئیشەکەی خۆمەوە ئاگادارم وەڵامی پرسیارەکانی تۆم لایە بەڵام بە بەمەست لێ دەکەم کاک بابەکرد قەت ئێوە بووە سەردانی ئەو کۆمپانیا دۆبلاجانە بکەن قەت بووە مەسەلەن نوێنەرێکی ئەوە هەبێت لە توێژەرێکی کۆمەڵایەتی هەبێ بەڕێزێکی ئاوا هەبێت ینی اختصاسی ئەوە بێت لای ئێوە دامەزرا بێ بۆی کە فلتەر بێت بۆ ئەو درامانی کە لە تەلەڤیزۆنەکانەوە کرێیان جورئەتان نیە و هەندێک تەلەڤیزۆنی حیزبیە و دەسەڵات و حیزبێکی گەورەی لە پشتە و ئێوەش ناتوانن ئەو فلتەرە بکەن ئەوان خۆیان بۆ خۆیان بوون بە فلتەر شتی واتان کردووە ینی ئەوەی کەوتت نەخێر مۆزۆکە شتیوامان نەکردو بۆچی نیکەن مۆزۆکە جورئەت نییە بۆ بازەکەم ئێستا گەر ئیجازە بدەی مۆزۆکە زۆر گەورەتر و فراوانترە لەوەی کە من یا دایرەکەی من برێریم بۆ کەسانێک یا کۆمپانیا خەریکی دۆبلاجە مۆزۆکە پێویستی بە بڕیاری ڕیشەی هەیەوەی کە فارسەکان دەڵێ یەک فکری ئەساسی ئەبێ بکرد لە مۆزۆعەکە باش ئێمە دایرێکمانێ بەناوی دایری سینەما بەڕێوەبەرەتی سینەما بوو کاتی ئێستا بۆتە بەشی سینەما باش یا دایرێکمانێ بەناوی شانۆ ئێستا بۆتە بەشی سینەما جاران بەڕێوەبەراتی بوو ئێستا چوک بۆتەوە ڕاست کارەکانی دایرەکەی من بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانی 14 شارە و 47 دایرەی گەورەیە یعنی هەر دایرە و هەر بەش ئیشی خۆی هەیە بەشی سینەما ئەبێ خەریکی ئەوە بێ بزانێت چێ دۆبلاجەکە بەشی شانۆ بزانێت چیە کرێ بەبەستمانی لەسەر شانی خۆم مەسئولیەتەکە لابەرم باش ئەم مۆزوعانە بەدەر لە بەشەکان بەدەر لە بەڕێوەبەراتی گشتی بە لە وەزارەتەوە قەراراتێک دەربچێ کە من تەنفیزی کەم بەڕێوەبەراتی گشتی کاری بەڕێوەبەراتی گشتی تەنزیل و تیۆری سازی نییە کاری من تەنفیزە جێبەجێکردن ئەبێ من ئەمرێکم بۆ بێت جێبەجێ بکەم خۆمان هەندێک شتمان کردو من هەندێک کۆمپانیان بینی و ئەوانێک خەریکی دۆبلاجن لە سلێمانیە ناوەکانم بیرنی ئەوان دۆبلاجی هەندێک کۆمپانیەکان ناسم کاری باشیان کردو ئەوان یعنی ئەوان خەریکی فیلمەکانی مەسەن بێرگمان بوون هەندێک خەڵکی ڕۆشنبیرن یعنی من ئاگادارم کە ئیشەکانی ئەوان ئیشی باش بووە بەڵام قسەکەی تۆ لەسەر ئەوانێک کە خراپیان کردو نەگەڵێکە باش باسی خراپەکە بەڵێ بێگومانێنی ئەمە ئەبێ لە وەزارەتەوە لیژنەیەکی شارەزا و پسپۆر
دابنیشێ کۆ بێتەوە لە ماوەی 5-6 مانگە شتێک سیاغە بکە شتێک دروستکە و بینێرە بۆ بەڕێوەبەراتی گشتەکان من جێبەجێ بکەم بەداخەوە یعنی وەزارەتی ڕۆشنبیر لە وڵاتی ئێمە وەزارەتێک حاشەیە هامشیە پراوێزیە ئەم وەزارەتە من کاتی خۆش لە شوێنی کە باسم کردووە وچێتی نیشتمانی کوردستان بە هزار قێز و بێزە وەریگرتە سەوەری ناگرت یعنی کەس بەم وەزارەتە رازی نییە ولا ئەخیرا ئەڵێنە با بە وەزارەتێک ماوە لە تەوزیعی وەزارەتەکانە ئەڵێ هاوڵا وەزارەتێکش ماوە ناوی وەزارەتی ڕۆشنبیری چی وەرێگری ئەوە تەماشای ئەکرێدێن لە کاتێکە وەک تۆ ئێستا بەرنامە لە سەرەکەی بەرنامەیەکی وەزارەتی گرنگە و بەرنامی زۆر وردی ئەوێ لە وڵاتانی ترە باش زۆر باخی پێ ئەدرێ ئەمە ینی جگەلەوە من لەگەڵ ئەو قسەی ئەو هاوڕێمانم و قسەکەی تۆش کە باسیەکەی هەم خێزان لێپەسراوە هەم حکوومەت بەڵام حکوومەتشی سەر لە وڵاتی پێشکەوتەکانە حکوومەت ئێوە دەوری خێزانیش ببینێت من مناڵی خۆم هەیە ئێستا مناڵەکانی خۆم لە ئەوروپانیانی لە بانی لە ساعت 8 لە مەکتەبە تا 5 وارە زۆتر حکوومەت خەریکی تربیەتێتی لەوەی کە من بیکەمیانی باش ئەگاداری خەڵکی ترمیانی ئیتر ئێمە بابپی ئەم دۆخە قسە بکەین کە لە کوردستانە بە ناشکری نەبێت لە کوردستانە ئەمە هەیە بەڵێ کە مقارنەیەکی بەڵێ ڕاستەکەی ینی ڕاست ئەبێ قانون و قەراراتێکە بێت کە ئێمە ئەگاداری ئەبێ ئەگادار بین تا حدێک زۆریش نا ینی تەداخلی حکوومەتیش لە هەموو شتێکە من لەگەڵی نیم لە سەغیرە و کەبیرە لە ورد و درشت حکوومەت تەداخل کابێتە وڵاتێکی استبدادی دیکتاتۆری ینی باش بەڵام ئەبێ ئەوەی کە تۆ مەبەسی توێ بەرنامەکەی توێ ئەوەی کە بەڵێ ئەبێ حکوومەت قانون و ئوسوڵ و قاعدەی خۆی بێت کە کام فلیمە مۆنتاژ بکرێت کامەن نەکرێت ئێمە پارم حاولێکمان کرد من کۆگرەیەکی ڕۆژنامەوانیم کرد لە دایرێکی خۆمانە سەبارەت بە قەدەغەکردنی دراما تورکیەکان باسمان کرد گروپێک هاتم بۆ دایرە بۆ لای من و قسەمان لێ کردو ئەوان داوانە کرد دراما تورکیەکان قەدەغە بکرێوانێک کە خەریکن لە ڕووی ئەخلاقی و هەندێک شتی خراپیان تێ لەگەڵ ئێمە ناگونجێ یا بەعام لەگەڵ هەڵۆشانی خێزانان فعلا کورسات ڕایگانوتی ئێمە مین ناکەین یعنی ئێمە بەر دراما تورکیەکان عرض ناکەین بەڵام کاک بابەکر هەمیشە بۆیە من بە بۆچوونی خۆم وەکو ڕۆژنامەنووسێک وەکو تەحلیلێکی خۆم هەمیشە هەندێک قەراراتی ینی کاتێک کە هونەر تێکەڵی سیاست کرا هەندێک قەرارات لەو سەرچاوەیەوە سەرچاواگرێت مەسەلەن لە کوردستانە لە پڕ مۆزۆعی قەومیەت تێکەڵەکرێ خۆمەرج نییە مەسەلەن قابلە با منە و قسەیە بکەم قابلە مناڵێک لە تورکیا تورکێک مناڵەکەی خۆی خۆش نەوێت کە سەری ئەو درامایەکات کورد خۆشی بێ بەهەرحاڵ بابەتەکە تۆزێک لەمە فراوانتر باسەیری بکەینەوەمانە من ئەمێ ئەو پرسیارە لە کاک بەرزان بکەم کاک بەرزان چەند ساڵە ئێوە کۆمپانیای دۆبلاژتانە 12 ساڵە لەماوەی ئەم 12 ساڵە هیچ بەرپرسێکی باڵای حکوومەی هەر لە باڵا و بۆ خوارەوە فلتەرێکی ئەوەی کردو و توێتی وا بکەن و وام بچن نەخێر تا ئێستا لەماوەی 12 ساڵە هیچ کەسێک و هیچ بەرپرسێکی سلکە هونەریەکان بە تایبەتی لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بە تەحداوە ئێڵە کاک بەکری بەڕێزیشەوە یعنی بچووکترین سەردان و بچووکترین ڕێنمایە نەدا بە هیچ تەدوێک لەبارەی دۆبلاج و شێوازی ئەو هەڵبژاردننی فلیمانی کە دۆبلاجەکرێ یەک قسەی کاک بەکری بەڕاستی زۆر سرنجی ڕاکێشان مەسا بەجددی وتی دایرەکەیمە زۆر لەوە گەورەترە سەردانی هەندێک ئەوانە بکە یعنی وای نەوت ڕەنگە هەڵەیەک تێگەیشتنێکە بێ وای نەوت بەڵام بوتی بابەتەکە لەوە گەورەترەکە لە دایرەکەی مناکۆ بێتەوە یعنی کاک بەکر ئەبێ لە خۆی ڕاببوورێ سەردانی هەموو سودەکان بکات ئیشی مەسئولی باش ئەوەی خزمەتی خەڵکو و بۆی کە دۆبلاج چێکا دەڕێن باشە کێ مۆڵاتەکەی یانێت خوا ئادی پێم بڵێ چێ مۆڵەت ئەیە بە ئێوە کە ستۆدیۆک وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری مۆڵەتەکەتانەوە ئەتاناتە دەستخوایتر ئارە وڵاتیتەوە لێ پرسیینەوە نییە ساڵە و ساڵەگە بڕۆی زەریبەکە بێت و یانەی دێتەرەوەیە باش شتێک نییە هیچ ڕێنماییەک نییە بۆ کۆمپانیا دۆبلاجەکان کاک دلێر زیاتریش کۆمپانیەکان بە حیزبی کراون کاکین هەر کەناڵە و کە حەسەر بە حیزبەکە ستافی دۆبلاجی خۆی هەیە ئەوان زیاتر بڕێت ڕاستە من پێشم وایە گەر ئەو کەناڵان هەندێک کەناڵ کە سەر بە حیزبە گەورەکانە حیزبی جەسەڵاتدارە پێمانی وەکو پێویست ئەگەر قەراراتیشیان لابێ وەکو پێویست گوێ لە بەڕێوەبەراتیەکی وەکو بەڕێوەبەراتی مەسەلەن هونەری کاک بابەکر بگرێ بەداخەوە ئەگرن قانونەکە بێ ئەجرێ بەس قانونەکە نییە یعنی من قانونێکم لانێک و باسم کرد من جێبەجێ بکەم من شتێک بە من نەوتراوە کە ئەمە قانون و قاعدەیە کە بچۆ جێبەجێکە لەسەر ئەو شوێنانی کە مۆڵەتیان دراوە شتێکی وانە جینا بۆ ناکرێت ئێمە محکەمە خۆ محکەمە کاتە من لە بەشی قانونی خۆمە ئێمە محکەمە فەرمو محکەمە کە بەڵام نییە شتێک بە من نەوتراوە مەسەن لەو بارەوە باش شتێکم لانی باش کاک دلێر ئەم دیاردەی کە ئێمە باسیەکەین هی ئەوە هێنێت مەسەلەن بەرنامەی لەسەرکەین بێگومان ئێستا ئێمە کە لێرە کۆبوونێتەوە هەمومان خەمی داهاتی ئەو مناڵانی خۆمانە
ئێمە خەمی ئەومانە چۆن بتوانین مناڵێکی چاک بەرهەمبێنین لە خوێندنگاکانە چۆن خەمی ئەومانە خوێندکاری چاک و قوتابی چاک بەرهەمبێنین لە ئەخریشا چۆن هاوڵاتی چاک بەرهەمبێنین بێگومان هاوڵاتی چاک و خوێندکاری چاک و قوتابی چاک و مناڵی چاک بەرهەمی پەروەردەی چاکە ئایا ئێمە پەروەردەیەکی چاکمان هەیە ئەگە پەروەردەیەکی چاکمان هەیە بۆ گەنجێک تەمەنی 15 ساڵە ئەچێ بۆ پارکی ئازادی دایکی دڵی لایەتی بۆ کچێکت هەیە فترەیەکی تر بەهارە و چوونە دەرەوە هەیە لە شەشی ئامادەیە لەگەڵ خوێندکارەکانی ڕفیقی ئەچێ بۆ دوکان بۆ سەیران تایەتەوە دایکی چەندین جار تەلەفۆنی بۆکە ئەم ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە ئێمە پەروەردەیەکی چاکمان نییە بۆ نمونە پەروەردەی چاک هاوڵاتی چاک بەرهەمی پەروەردەی چاکە ئەکرێت ئێمە بڵین پەروەردەیەکی باشتر بێنین جارێکی تر پیادەی بکەینەوە بۆ نمونە ئەگەر متابعی هەندێک لە وڵاتان بکە وڵاتی فیلەندا کە لە ڕووی پەروەردەوە پێشەنگە یابانە ئوردونە چەندی وڵاتی تر هەیە هەموویان لەسەر دوو خاڵ کۆکن ئەی دوو خاڵی زۆر بەسیت یەکەمیان ئەوەیە ئەڵێ ئەو پەروەردەیە چاکە کە متور بەکرا بێت بە تازەگەری لەگەڵ تازەگەریە جاری وای ئێمە مامۆستاکانی ئێمە کە لە ناوەندەکانی پەروەردەیان جاری وای ئەم تازەگەریان قبول نییە جاکە تۆ تازە نەبیتەوە چۆن هێرقڵتی یۆنانی 2000 ساڵ پێش ئێستا وتێتی ڕووبارێ بەلای ماڵەکە تا ڕۆی ئەگەر بەیانی خۆ لێشۆر ئێوارە خۆ لێشۆردەوە هەمان ئاو نییە هەمان چەمە ناوی هەمان چەمە بەس هەمان ئاو نییە کەواتە ئەو عیلمێکە دوێنێ پێمان بوو بۆ ئەمڕۆ بێ بەس بۆ بەیانین نابێت کەواتە مامۆستاکانمان کاریگەری ئەو ڤیدیوانی کە ئێمە پیشانمان نا کاریگەری ئەو بەرەڵایی کە هەم دایک و باوک مناڵی بەرەڵا کردووە هەم حکومەتیش بەرەڵای کردو ینی مناڵ لەم وڵاتە ئەتوانین بڵین بێساحێبە بەڕاستی ینی کاریگەری خراپی چییە کاریگەری لەسەر ئایندەی ئەم وڵاتە چییە بێگومان جا تۆ جیلی داهاتوت ئەم مناڵانەیە کە ئێستا سەرمای داهاتومان ئەو مناڵانن کە ئێستا لە خوێندنگاکان و خوێندکارن لە باخچەن بۆ نمونە ئێستا کە ئێمە لێرە دانیشن لە سا هەفتای ئەم کەسایەتی من کە ئێستا لە بەردەمی تۆیان لە سا هەفتای تۆ کە بەرامبەر من ڕاوەستاوی ئەگەڕێتەوە بۆ تەمەنی 1 ساڵی بۆ 7 ساڵی کە تۆ لەم تەمەنیان نتوانی پەروەردەیەکی تەندروست و پەروەردەیەکی باشی بکەی هەڵبەتە لە داهاتوە کەسایەتێک و شخصێتێکی لاوازی بۆ دروست دەبێت ناتوانانی چێ بەرپرسی یەکەمە ینی ئەوە دایک و باوکمان زانی مەسەرن حکومەت ئەبێت چی بکە حکومەت پێ دوایە مامۆستا پەروەردەکردنی منداڵ بەڕاستی سێ ناوەندمان هەیە ناوەندی یەکەم کە خێزانە ناوەندی فەرمیە خێزانە ناوەندی دووەم خوێندنگە ناوەندی سێم کۆمەلگایە کۆمەلگاکە ئەوەتە هەمومان ئێستا بە حەقەت لێی ڕازێنین ئەوەی کامێنێتەوە خوێندنگە لەگەڵ خێزان ئەم دوانە وەکو حەڵقەیەکە بێ بچنە ناو یەکەوە ئەبێ ئاگیان لە پەروەردەکردن بێت چکەم هەموو شەیەکە لە دەمی دایک و باوکێتە دەرەوە ڕەنگانەوەی لەسەر کەسایەتی منداڵ هەیە هەموو شێک کە لە دەمی منیەتە دەرەوە وەکو مامۆستا ڕەنگانەوەی لەسەر کەسایەتی ئەو منداڵە هەیە ئەجا ئێمە ئەبینین لە درامەکاندا لە زۆربەی شتەکانە وشەی نەشیا و نەگونجاو بەرامبەر بە منداڵ بەکارێنێ منداڵ حسابکە وەکو باشە منم پرسیارە لە جەناب با منم پرسیارە لە جەناب بڵم قسەیە زۆرەکری و منیش پرسیارێکی منتەقی لە یەکەم بەڕاستی ینی ئەڵێن درامای کۆری باش نییە لە کاتێکایی بینی مناڵی کۆری زۆر لە مناڵی ئێمە تەندروسترە ئەڵێن درامای تورکی باش نییە لە کاتێکا درامای مناڵی تورک ینی ئەمە هۆکارەکە قابلە ینی تورکیا جا وڵاتی کۆریا یا وڵاتی تورکیا مناڵەکانی خۆیان خۆش نوێ ئێمە خۆشمان بێ بە دۆبلاجێک تێکچن یا ئەمە تربێتی دایک و باوک و ئەو کاتەیە کە کەناڵەکانی ڕاگەاندنە و کاتی کە دایانێنە و درامای تیا پەخشکەن لە قسەی دووەمە ڕاستە هەموو شوێنێک درامای هەیە بەڵام ئایا ئەکرێت ئەم درامایە تۆ لە کاتێکا بێ بۆ منە کاتەکەی گونجاو نیە مناڵەمی بەخەبەرە ئێستا ئێمە وەختی خۆی کەمپینێکمان کرد دژی کەناڵێکە دوایی قسەکەی بالفعلوا بوو سعات دەپەخشێکرێت عنی مناڵ بۆ سعات دەبێ یاخود نووسراوە سەر و 18 ساڵ سەرێکی 5 کەس دانیشت یەکدان یەکێکان لەسەر و 18 ساڵ ئەمە تەرەمی خواردترن ینی ئەمە ئەگەڕێتەوە بۆ خێزانەکە بەڕاستی ئیتر ئەمە ڕەنگانەوەشی بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێت باشە با بینەری پاکێجی دووەممان بین پاکێجێکمان ئامادە کردووە لێدوانی خەڵکە و هەندێک لەو بەداخەوە لەو بەرهەمە کوردیە بێکوالێتیانەیە کە زۆر نابەرپرسیارانە تۆمارەکرێن نە هوەریە نە کۆمیدیە بەداخی شەوە ڕەنگە هەر کەسێکیش بێ لە جیاتی ئەو بەڕێزانە لەوە خراپترکە لە بەرۆی دەردی کاکبەرزانەڵێت 12 ساڵە کۆمپانیام هەیە 12 چرکە بەرپرسێک ناتوە سەردانێکم کا بڵێ چیەکەی چی ناکەی با بینەربینوین وڵاتە قازمە ئەرێ کوڕی گەورە بۆ سبەینەی سەرودری پیاوی دەگریات ئەمە سوپەرمارکێتم هەیە یان دوکانی قەبر لێدانم هەیە بەس پێم برێ داکت قازمەی لۆچیە ها قەبر لۆ بابر لێ دەدا کەناڵەکان پابەندی ڕێنمایەکان نینە وەکۆی کە مەسەلەن کەناڵ کە تایبەتە بە منداڵان دەبی لە دوای دەیشەوە ئەو کەناڵە دابخرێ
شوێ ناکرێت منداڵ تاکو کۆتایی شەو لە دیار کەناڵێکی منداڵاندانیشی و ئەو پەخشی بەردەوام بی ئەو ڕیکلامانەی کە تایبەتیشن بەو کەناڵانەی منداڵان پێمان وتونە دەبێت ڕیکلامەکانتان تایبەت بن بە بواری منداڵان بەڵام زۆربەی ئەو ڕیکلامانەی کە دەکرێت لە بواری منداڵان سەتانۆفەتی بە گوێرەی ئاستی پێویستی منداڵ نییە لە بەروی منداڵ تێدا ئیستیغلال دەکرێت. کێشێمە ئەوەیە لەگەڵ خاوەن کاڵاکان کە پێیان دەڵێن ئێوە تێکەڵ سینناریۆکانی ئێمە بن لێگەڕن بە ئێمە بۆتاندا بنین ینی ئێستاش ئێمە شەڕەکەین بۆ مۆزوعە هەندێک ڕکلامی تر کە دەیبین و ئێستا شاشەکان ئاوایە ئەوەی کۆمپانیەکان نییە هەندێک بە ناو کامێرەمان کە خۆیان کردو بە کۆمپانیا ئەوانە ویان لێ کردووە کە شاشەکان ناشرین بێت یعنی تۆ نرخی ڕکلامێک کە ینی حەز ناکەم ئەو نرخە بڵێن بەڵام تۆ بیت ڕکلامێک دروستکە بە 100,000 دیناری عراقی ئەبێت چی لێ دەرچێ هەروە لێ دەرچێ قوتیل چ بوو هاتیم یەک فەردە درۆم لەو کردێتە ڕازی بگوتی بابێتە ژۆرێ ئەو دوبلاژانەیە ئێستا کە لە کوردستان و لە کەناڵە لۆکاڵەکانی ناوخۆدا دەبێنرێ بەڕاستی کارەساتێکی گەورەیە بەڕاستی ئەو پەڕیسە لێ شێوانە لە بینەر بە تایبەتی لە مناڵانی کۆمەلگاکەمان کە پێویستە چاوشانەوەیەکی خێرا بەو بابەتەدا بکرێت یەک دنیا قسەی سەقەت و بێمانە لە ناو فلیمە دۆبلاژکراوەکاندا بەدی ئەکرێ کە هیچ واتایەک نابەخشێ فلتەرێک دابنێتن فلتەرێکی زۆر بەهێز هەموو ڕکلامێک بە ئاسانی نەچێتە سەر شاشە لە دوای 2014 بە حکمیەوەی کە بار و زروفی کوردستان زۆر خراپ بۆ کاریگەریەکانی ئابووری کاریگەری هەبوو ئێمە هەمیشە ڕێگری زۆر کراوە لە داخستنی کەناڵەکان خاستن ئەوانەی کە سەرپێچی دەکەن هەم تەداخلاتی ئیجتیماعی هەیە هەم تەداخلاتی ئیداری هەیە هەم تەداخلاتی کەسایەتی حزبی هەیە لە داخستی کەناڵەکان بۆ وەکو پێویست نەمانتوانیە کەناڵەکان ڕێگریان لێ بکەین لە ڕێکلامکردن لە بواری منداڵان یان لە بواری مەسەلەی زمانی دەستخۆش ئەمەشمان بینی و گوێشمان لێ بوو کە ڕێکلامەکرێ بە 100,000 دینار و کەسیش لیان ناپرسێ و کەناڵیش ڕەنگە بە 75,000 تر بۆی بڵاو کاتەوە بە 175,000 ڕەوشی مناڵەکانمان نەگەێنێتە ئەو شوێنی کە گوێمان لێبێ کاک بابەکر پێ دوایە حکومەت ینی با بڵێ نەگەر حاڵەتێکی تەواوی ڕاگەینین بۆ یەکسەر بەرەنگاربوونەوەی ئەم دیاردەیە چۆنیە بێ دەست پێ بکە یان پێ دوایە قورسە زانی کاک دەرون بە هەندێک قسەی ئەساسی بکەینانی بەڕێی من ئێمە بزانین لە قۆناغێک ئاژین لە چ قۆناغێکی بەشەر ئاژین ئێستا باش قۆناغی ئێستا قۆناغی ئەلکترۆنە باش جناب دەزانی خۆی کەس دەزانێت کە سێ قۆناغی تاریخی بەشەر هەیە مێژوی بەشەری قۆناغی زەراعەت کشت و کاڵ هەزاران ساڵی خاندووە قۆناغی سنعەت و پیشەسازی کە سەدان ساڵی خاندووە لە سەدەی 15 بەدواوە قۆناغی ئەلکترۆن ئێستا قۆناغی ئەلکترۆنە سەدەی کە دە ساڵ یاخۆ ئێستا ساڵ پێشەکەوی ینی پێشکەوتنێکی ترسناک مخیف سامناک بەڕاستی ینی ئەم پێشکەوتنە ناکۆمەتی حکومەتی کوردستان حکومەتی ئەمریکاش دەرەقەتی نایە ئەم حکومەتی کوردستانە ئێستا بڵێن حساب کە 10,000 بیکاتە 20,000 هەمووشی بۆ ڕۆشنبیری بێ هەر دەرەقەتی نایە چونکە تۆ ناتوانی حکومەتی کوردی ناتوانێت بەر بە شەپۆلی ئەلکترۆن بگرێت بە هیچ شێوەیەک ممکن نییەوە ئەنێ بێ ئەمە واقعەکە بزانین واقعی جیهانی لێک بدێنەوە ئێمە لە دنیایەکی گلۆبال ئاژین دنیا گوندێکی گەورەیە ئەم گوندە گەورەیە تۆ تەلەڤیزۆنەکان هەمووی داخە هەمی بکە بە کۆنتترۆلی حکومت خۆی بیکە لە ئایپادەکانەوە خەڵک تەماشا فیلمەکە کە هەموو ماڵێک ئێستا دواسانێکی تایە ینی لەبەرەوە لە ئایپاد و تەماشایە خۆ لە مۆبایلەکە تەماشای فیلمی تورکی و فلان شوێنەکە کە تۆ ناتوانیت بەری پێ بگری من ڕێیەکم هەیە چییە؟ منی قۆناغی ئەلکترۆن قۆناغێکە کە وەکووتم حکومەتی کوردی دەرەقەتی نایە حکومەتی ئەمریکاش دەرەقەتی نایە لە ئەوروپاش هم کێشەی هەیە کە ئانەیە ڕێگا بە کللتوری فیک کللتوری خراپ بگیرێ هەموو وڵاتەکان کێشەی ئەمان هەیە لەو بارەیە قسەی ترێک ئەکرێ دوایی بیکەنین من دوو پێشنیارم یاخود دوو ڕێیم یەکیانەوەیە کە ئەبێ کورد خۆی هەرێمی کوردستان خۆیان کللتورێکی باڵای هونەری ئیبداع بکرێ دابهێنرێ بەرهەمهێنانی هونەریمان بەهێز بکەین کە خۆی ئۆتۆماتیکی و شتانە بەسەر بچێت بەڵێ ینی تۆ بتوانانی بەرهەمی خۆت چۆن لە خواردنێکی خۆماڵی هەنجونی خۆماڵی بەرهەمێنی هەنجونێکی کە هەمووی شەکرە ناهێنرێ شوێنێکترەوە هەنجونی خۆماڵی هونەرێکی خۆماڵی بەهێز پێشکەشکەی ئەمە یەک دوو حکوومەت ئەنجا بێتە ناوەوە بە پشتیوانیکردنی ئەم هونەرە و ڕێگرتندا ئەو شوێنانەی کە ئەتوانێت ڕێگای پێ بگرێ چونکە تۆ وەک باسم کرد
ئێستا چەند ئەپی داونلۆد هەیە باشە کاکە مەسنجەرت هەیە ڤایبەرت هەیە واتسئاپت هەیە ئەوەی کەم نێزان تەلگرامت هەیە زۆر ڤیمۆت هەیە زۆر هەیە ئەمانە هەمووی کاری پێکرێ یعنی ئەوەی کە تۆ بڵێ من دەرەقەتی ئەتەرنێت دێم دەرەقەتی www دێم لە ئاسی جیهانی ئەوە خەیاڵە ئێمە لە قۆناغی ئەلکترۆنا ئاژین باشە بۆ قسانی جەنابێ بێ بۆ قسانی جەنابێ بێت ئەو وەرچەرخانەی کە وەرچەرخانێکی هوەری گەورە بکرێت لەم ناوچەیە ئۆتۆماتیکی خۆمان وامان لێبێ کە بەرهەمی ناوخۆی زۆر باشمانە بینجاخۆ ئەگەر چاوەڕێ ئەمە بکەین با تۆزێ خەیاڵ پڵاو نەبینانی با تۆزێ واقعبین بینیانی ئەگەر چاوەڕێ ئەمە بکەین بڕوان پێ بکە ڕەنگە حەوجیلی وەکو ئێمە بە خراپی و بە سەقەتی پەروەردە بێ و ئێمە فریای ئەوە نەکەین بەڕاستی من بە هەواڵی خۆشت دەمێ هەواڵێکی ناخۆشت دەمێ ینی باش بە پێی سەرژمێریکی نەتەوەی گرتوەکان لە 100 ساڵی داهاتووە 180 زمان و کللتورەکان نامێنێ ئەگەر شووری خۆیان نەخۆن 180 لە 100 زمان و کللتور هەشتای نامێنێ سەرژمێریکی علمیە زانستیە UN خۆی کردوێتی این ئەم خبرێک نییە ینی ئێستا ئەمە لە تەماشا لە پێیجی UN تەماشا بکەیت لە لاپەڕەکان پێ دەڵێت کە ئەگەر شووری خۆ نەخۆی ئەمە ئاوایە ینی ئەمە پێدراوە زانستێکی کەم باسیەکەم مشوری خۆ دەخۆی باشە نای خۆی ئارزی خۆتە باش باسی UN و دەرەوەمان کرد بە ئەم خانمە بەڕێزە وەرگری من هەمیشە خۆشحاڵم کە وردە لە بەرنامەکەمە بەدەر لە خۆمان بەدەر لە حوزمانەکانی خۆمان خەڵکی بیانیش ئەمێ ڕاوسەرنجیان وەرگرم کە لە کوردستان ئاژین و تەجروبیان هەیە لەگەڵ ئەو دیاردانی کەمە باسیەکەین بەڕێز غەزالی یاسر پسپۆری پەروەردەی مناڵان و بەرپرسی سنتەری فیکڵاب زۆر بەخێر بیت و زۆر سپاس دەکەم کە و کاتی خۆتدا بە ئێمە منمە ئەو لێ بپرسم کە وەک شارەزایکی پەروەردەی ئەو دیاردەی کە ئێمە باسیەکەین وەک بینەرێک تۆ لە دەرەوەی یاریەکەیت و مناڵانی کوردستان بەڕوونی لە بەرچاوتایە ئایا دیاردەیەکی زەقا یا دیاردەیەکی ترسناکە یا ئەهێنێ ئێمە بەرنامەی لەسەر بکەین فەرموو. Well, I've been in Kurdistan for 6 years and I've dealt with so many kids because I سلااو کاک دەروون سوپاس بۆ وانگهێشتکردنی من لەو پرۆگرامەدا ئەوە 6 ساڵە من لە کوردستانم لە ماوەیەدا من ڕۆژانە مامەڵە لەگەڵ چەندین منداڵ دەکەم چونکە من لە سنتەرێکی چالاکی منداڵان کار دەکەم لەگەڵ ئەوەشدا من 2 کچم هەیە بە گوێرەی شارەزایی من لێرە دەبێت منداڵەکان زیاتر کۆنتترۆل بکرێن لەلایەن دایک و باوکەکانەوە ئەوە کارێکی باش نییە منداڵەکانمان مشارینەوە بەهۆی شاشەکانەوە چونکە شاشەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان گونجاو نییە بۆ منداڵان تەنانەت دەبێت تەمەەن بنووسرێت لەسەر ئەو شتانەی کە پەخش دەکرێت نابێت منداڵەکان جێبیهێڵین لە پشت شاشەکان هەرچی بیانەوێت سیر بکەن ئاسایی ئەگەر سێری بابەتێکی پەروەردەی بکەن بەڵام بە هەموو شێوازەکان دەبێت بەردەوام دایک و باوکان چاودێری منداڵەکانیان بکەن نابێت لە کاتژمێرێک زیاتر سێری شاشەکان بکەن چونکە کاریگەری خراپ دروست دەکات لەسەر منداڵەکان ئۆکەی ئەمێ پێت بڵێم چارەسەر چییە؟ یعنی پێ دوایە چارەسەرەکە قورسە ئاسانە و چارەسەر چییە بۆ ئێمە کە گوێت لێ بگرین فەرموو. بەڕای من دەبێت لە ناو خێزانەکانەوە دەست پێ بکەین دایک و باوک دەبێت سەرپەرشتی بەرداوامی منداڵەکانیان بکەن دەبێت کاتێکی دیاریکراویان بۆ دەست نیشان بکەن ڕۆژانە نیو کاژمێر دەبێت سەیری یوتیوب بکەن نیو کاژمێری دیکەش دەبێت لە گوگل سێرچ بکەن بۆ هەندێک زانیاری بە هاوکاری دایک و باوک چونکە نابێت سەیری هەندێک ڤیددیۆ و یاری ترسناک بکەن کە کاریگەری خراپ دروست دەکات لەسەر کەسایەتیان کۆمەڵگەی کوردی پەروەردەیەکی تایبەتی هەیە نابێت چاو لە کۆمەڵگایەکی بیانی بکەن و وەک ئەوان مامەڵە بکەن چونکە هەموو کۆمەڵگایەک پەروەردەی تێدا جیاوازە ئەو پەروەردەی لە کوردستاندا هەیە پەروەردەیەکی باشە بۆیە دەبێت دایک و باوک زیاتر چاودێری منداڵەکانیان بکەن لە سیرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ ئەوەشدا حکوومەت دەتوانێت چەند شوێنێکی تایبەت بۆ منداڵان دروست بکات کە منداڵەکانمان لەو شوێنانە زیاتر کات بەسەر ببەن. زۆر سپاس هەڵبەتە بینی چەند خاڵێکی زۆر گرنگی باسکری چەک لەوانە کە مناڵەکانمان نابێت لە یەک کاتژمێر زیاتر تەماشای تەلەڤیزۆن بکەن ئیتر ئەو کاتژمێرەش هەبێ باشترینەکان سیرکەن و دووهەمیش تاوانباری یەکەمی دایک و باوک وەکو جۆمان لێبوو ینی دایک و باوک تاوانباری یەکەمە کە
بەدلی خۆی مۆبایلێک بە ئۆنلاینیا دەدەست یا ئایپادێک بە ئۆنلاینیا دەدەست مناڵەکەی کاڵێ باشتر وایە داونلۆدیکەن بار هەڵبا من قسەکانی با من قسەکانی و دووبارە نەکەمەوە بایتر وردە بەرە ئەو بچین چۆنی دەستکەین بە چارەسەرکردنی ئەم بابەتە هەرچەنە بە تۆزێ خەیاڵ پڵاو نەبینانی چارەسەرکردن بەڕاستی ئاسان نییە باشە کاک هەستیار چۆنی دەست پێ بکەین بەڵێ وڵی من پێشەوە بەڕاستی من لە سری گوێ لە قسەکانی مامۆستا بەکرد بێەوە ئەو بە ڕێزەش ینی ڕوون و ئاشکرا کە خەلەکان چین ینی ئەوە شتێکە حەی و زیندووە ئەین تۆ کەناڵێک بۆ سنتەرێکی دۆبلاچێ با بڵێم شوێنێکی دۆبلاچێ ماوەی 12 ساڵ کار بکات هیچ ڕاوێژکارێکی دەرونی کۆمەڵاتی هەستەکانێ بۆ ئەم شانە نەکای با بڵێن وەزارەتی ڕۆشنبیری با بڵێن سپانسەر نەخاتە سەر ئەم شوێنانە ێ بەڕاستی ینی ئەمە خەلەلە کەم و کوڕێکی زۆر لە ناو کۆمەلگای ئێمەدا وە پرسیار لە ئەم هاوڕێم کرد لە مامۆساکە ئەڵی کاریگەری چێ ینی من ئەمێ ئەوی پێڵم کاریگەری لەگەڵ ئەو پڕی ڕێز و داوای لەبر نەکەم مناڵێکی درۆزن مناڵێکی تەمباڵ مناڵێکی نەخۆش لەباری دەرونی گۆشەگیر مناڵێکی سەقەت مناڵێکی بەڵێ یعنی مناڵێکی جنۆفرۆژ یعنی ئێمە لە داهاتوە لە ماوەیەکی کوورتەخانێ مناڵێک بەرهەم دێنین کۆمەلگایك بەرهەم دێنی پڕ لەم شازانە بۆیە زۆری لە خێزانەکانی ئەمە گلەیەکە لەسەر بابەتە من زۆر جارێ ینی ڕخنەکانی خۆم با بڵێن ئاراسی وەزارەتی ڕۆشنبیری کردەوەی کە ئایا هیچ سندەرێکی توێژینەوەی زانستیە بۆی کە چارەسەر بەر بەمەوە نەبگرین کێمە بتوانین بە شازی زانستی ئەمانە بخێنە ڕوو بۆیە بە بڕای من چارەسەر بۆ ئەم بابەتە ئەوەیە کە دەبێت توێژینەوەی زانستی هەبێ ئەمانە بخاتە ڕوو گوێ لە ڕاستپاردە پێشنیارەکان بگرێت ینی جیهەتێک بێ گوێ لەم ڕاستپاردە پێشنیارانە بگرێت مامۆستا بابەکە ڕاستەکە ینی ئەوەی خەلەلەکە کە تۆ گەر ڕاستپاردە پێشنیاریش نییە کەسێک نییە چارەسەر بکە ینی ئێمە یعنی لە ڕاستیە چارەسەرەکە وەندە خورز نییە من بڕوام وانەیە کە وەندە خورز بێ با بڵێن چکە بڕیارەکەی لەوەی کە یعنی سانسۆرێک خەمەسەر ڕاگەاندن چکە بە پێم و توێژینەوە زانستیەکان ڕاگەاندنەکان یعنی بۆ کاری یەکەمن لە کاریگەریەکان دروستکردنی کاریگەری لە سەمناڵەکان ئێمە یعنی ئێمە توانین لە ماوەیەکی کووردا سەرجەم و ڕاگەاندنەکان کۆنتڕۆڵکەین بە پێی ڕێنمایی بە پێی یاسا بەس ئەوە کۆنتڕۆڵ بکرێ و کاتی خێزانەکانی دەتوانن با بڵێن دەرچەیەکە بێ با بڵێن گشتگیریەک ڕوو بدا با بڵێن چۆن کۆنفرانسەکرێت لە هەموو شوێنەکان لە ناوەندەکانە ئەو بەرنامانی کە دەکرێن لە تۆڕە کۆمەڵاتیەکان یا لە شوێنێکی تر بکرێت بەرزکردنەوە ئاشکەوە شاری خێزانەکانی ئێمە یعنی با ئێمە هەر بەڕاستی سەیری خێزانەکانی ئێمە نەکەین خێزانەکانی ئێمە بەڕاستی بە قورسایەکی زۆر تێپەڕەبێ ینی بە ئاستەنگێکی زۆر تێپەڕەبێ بە کەمۆشارێکی زۆر تێپەڕەبێ ینی زۆربەی زۆری خێزانەکانی ئێمە لە ڕاستی وعی پەروەردەکردنی مناڵەکانی نییە زۆربەی زۆری خێزانەکانی ئێمە نازانێت چۆن ئیدارەی ئەو وەزعەبە نازانێت چۆن ئیدارەی ئەو پرۆسە ئاڵۆز و دژوارە دەکە ڕوبەڕووی دەبێتەوە بۆ ئێمە زۆر جارێ ئەم هەموو شارەخە نەسە خێزانەکانی ئێمە من ئەمێ ئەو قسێ بە بەڕێستان بڵم وە بە تەواوی بینەرانیش بڵم ینی گەوردین کێشە لەم کۆمەلگای ئێمە کە ئەوەیە کە هەمومان بەشێکی زۆر بەمان یعنی خەمی مناڵمانە بێڕێزی بەرابەر بە مناڵەکەین ینی گرفت بۆ مناڵ دروستەکەین ینی کەممانێ لە فۆرمێکە کەممانەیە ئەوی کە بۆمە سانسۆرێکی تا بخێنە سەر مناڵەکانی خۆمان ینی بەدیەکی تریشە ینی سەپۆرت بۆ قسەکانی جەنابەت ینی هەندێک جار کاک بابەکر ینی ڕاستە من بۆ خۆشم ئێستا ینی بۆکو بەڕێزەش باسی کردو ئێوەش هاوڕان لەگەڵمانە ینی تاوانباری یەکەم خێزانە بەڵام خێزانیش لەم وڵاتە خێزانی چۆنە بێسەرێشە نیە ینی کابرا دایک و باوک لەم لاوە خەریکی پیاکردنی نەوتە لەو لاوە خەریکی پیاکردنی بژێوی ژیانی خۆیەتی لەم لاوە مەعاشەکەی چابێ لەو لاوە مەعاشەکەی چانابیانی ئەم هەموو گرفتەی هەیە ڕەنگە هەر باشیش بێەوە فریای مناڵەکەی بکوێ بەڕاستی لەبەرەوە ینی تاوانباری یەکەمە دەگەڕێتەوە بۆ حکوومەت بەڕاستی لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانە لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانە یعنی هەموو گرنگێک دەدرێت سە مناڵ ینی مناڵ یەکەمە ئەنجە شتەکانیکە بەڵام بەداخۆ لە کۆمەلگای بابەکەویستە بڵێ چی بەڵێویستم بڵێم دیفاع لە حکوومەت دەکەم لە خاڵی کەجەناوە باسیەکەی چۆزانی با تۆڕوونی بکەمەوە مەسەڵەن حکوومەت چێ حکوومەت ئینسان لەوانش حکوومەت خۆ ڕۆبۆت نین جەناب دەزانی منم تۆی فلان فلانەوە نیە باش چیە لەوانەی حکوومەت خۆشیان پێویستیان بە ئامۆژگاری نییە یعنی خۆشە نییە کە لە حکوومەت بیتن ئەو پەرفێکت بێ ئەو زانابێ بە تەربیێتەکە ئەمە بەشێکی قەزەکە یعنی ئەنج مۆزۆکە جەدەلیە قسەکانی جناب پێشترگووات دەرخست کە درامای تورکی ڕەنگە خراپ نەبێ بەو شێوەیە من وا تێگەشتم لە قسەکان بوون من ئەمە با فەرزکەین وایە باش یعنی کە ئەو کەسەی مەسائلی فەنی مەسەن فیلم کە شتێکی هونەریە مۆزۆکی جەدەلیە ڕائەکان جیاواز لەسەری وەکو تەماتێر زیینێ مەسەن بڵێ فلان تەماتە لە فلان وڵات مێنە خراپە تەماتەکانی خیارەکەی خراپە یا مەسەن گۆشتەکە خراپە مێنە هونەروان نییە ئەشێ هونەری مەسەن تورکیا من پێم خراپ بێت تۆ پێت باش بێ ئەشێ مەسەن ئێستا ئەشێ فیلمی ئیسپانی بۆ نمونە من پێم باشە تۆ پێ خراپە لە کاتێکە لە ئیسپانیا ئەمسا ڕێژەی تەلاق لە 160 بووە لە هیندستان لە 101 بووە باشە کللتوری دوڵاتەکە فەرقە کام کللتوریان بۆ ئێمە ئەگونجێ ئایا کۆمەلگای کوردی لە کام ئاستی پێشکەوتنە لە ئاسی ئیسپانیادا یاخود لە ئاسی هیندستانە کەواتە کام فیلمە باشە
کۆری باشە یان ئیسپانیان فەڕەنسی بۆ نمونە مۆزۆکە لە فەنە لە هوەرە تۆ ناتوانانی قانونێکی پۆڵاین دابنی ناتوانانی ناقەشەیەک قەڵی قوسی بچوو جان باسی تەماتە خیاری خراپی کرد هوەری هەمان شتا هوەری باش هوەری خراپ هەیە هەر هوەرێک دژ بوو بە کللتور و ئادابی کۆمەڵگەی خۆت خراپە هەمووشمان لەبەر چامانە کاکە فلیمی تووشی هەیە ستریای زنجری تووشی هەیە گەشتە حوسە ئەڵقا یعنی تۆ ڕوود نایە لەگە خوشکەدا سەیری کرد ئەمە خراپە بۆ تێ بەدانی پیا شتی باشی هەیە ئەمە ڕێی ببوورە باش ئەمە ڕێی تۆ ڕێی من وایە بەس خەچکە هەیە ڕێیوانێ لە خەناتەکە پێ وایە ئەڵێ ئەو باشە هێنم یعنی ئەو پێ وایە ئەمە کرانەوەی کاک بابەکر واستەیەکی زۆر لە ناو تەلەڤیزۆنەکانە هەیە و حتا لە ناو کۆمپانیاکانی شایە بنمونە مەسەلەن گەنجێک کۆمەڵی گەنج کۆ بنەوە گەربیانێ کەناڵێکدا مەزێنن یەک دنیا ڕسومات و هات و چۆ و بەزمڕزمی پێکرێ لەلایەن حکوومەتەوە تا ئەوەنەی مۆڵەتەکەی ئێنێ بەڵام لەم لاوە ینیوەنی ئێمە زانیاریمان لایە کەناڵی گەورەی حیزبیە تا ئێسا مۆڵەتی نیە تۆ پێ دوایە ئەم کەناڵەکە هەر مۆڵەتی نیە خۆی کەناڵەکە مۆڵەتی نییە پێ دوایە تۆ توانی دەسەڵاتە بەسەریا پشکێ بڵێ فلان دراما لێمە فیسار دراما لێ بە نەخێر من پێم وایە ئەبێ ئەم مۆزوعە لە پەرلەمان ینی بە قانون ساغ بکرێتەوە و قانون پشتیوانی حکوومەت بکە ینی بە قانونێک هەبێ کە بۆ نمونە هەموو ئەم مەسەلانێک کە لێرە باسەکەن شوێنی کە باسەکرێت لە قانونی چاودێریکردنی باشەکە ئەو ڕێنمانی ئێوە هەتانە ئەو ڕێنمانی کە ئێستا حاڵی حاضر هەتانە تەلەڤیزۆنەکان گوێتان لێگرێ بەپی ئەو ڕێنمایی کە ئێستا هەتانە زانجا لە باشتێکی قانون ڕوونکەمەوە باش چاودێریکردنی تەلەڤیزۆنەکان عادی دایرەکەی منی لە سێمانی بەڕێوەبەراتی گشتی چاپ و بڵاوکردنەوە لە هەولێرە مرکزەکەی بەشێکی لە سلێمانیە کە تابعی دایرەکەی من نییە بەڕێوەبەراتی گشت ڕۆشنبیری سلێمانی لێ دوانیمان لە ناو پاکێجەکە وەرگرت دەگەر زۆر باش بەڵام من قسەکەم ئەوەیە قسەکەم ئەوەی بە پێوەی کە جەنابەت متابعەت کرد بێ تەلەڤیزۆنە زەبەلاحەکان گوێتان لێگرن بەڕێی من ئەگەر حکوومەت پشتیوان بێ خۆ ڕئیس حکوومەتەکان ڕئیس حکوومەت جگرەکەی خۆیان لە حیزب ئەسڵەکانی وڵاتەکان یعنی ئەگەر ئەوان بیانە حکوومەت بەهێز بکەن ئەبێ گوێ بگرێ یعنی من لە دایری خۆمە ئەوەی کە بیستومە جێبەجێم کردووە ئەوەی قانون ڕێگای پێدا بم بەڵام وەختە قانونێکم نییە ئەزانی کە قانون نەبێت ناتوانێت حرەکە بکەیتەوە من ڕێنمایەکم نییە پێم بڵێ سەردانی فلاشت پێ ئەم بکە ینی لەو بارەیەوە شتێکمان نییە لای من نییە لای من نییە ئەوەی کە پێمان بێت بەس پارەکەوە فەقیرانە زۆریشان زیاد کردو لەسەر ئەمانە زەریبەکان زیاد هەندێکان دایانخز ستۆدیۆکانیان بۆ ئەگەداری دیانی بۆ ئەگەداری بینەرانشانی یعنی حکوومەتەکە ئێمە ئەوەندەی شەل و شکستی هەیە ئەوەی کە مکوڕەیە کە ئێستا نازانێت کام لایەوە باسیکە خۆ من لەو ڕۆ باسم کرد باکەم کە بەڵام لەو ڕۆیتر بەڵێ ینی تۆ حکوومەتەکە خۆشی شانی بەزەوە شانیەوەیەکە بەڵێ ئەبێ ڕیشەفەڵی کە بێجارێککە وەکو هەر بیشەلیتەوە جارێکتر ینی من وتارێکم نووسێ جەناب بینیتە وتارەکە بەڵێ حکوومەتی چیمیاگەر یعنی ئەبێ وەکو دەستێکی چیمیایی بێت دەستێک بێت کە دەستێکی پۆڵاین بێت چاچی کاتەوە ژنە حکوومەتەکە زۆری کەم بخوریتە زۆر کەم ینی ڕۆشنبیری بەجالێکە ڕۆشنبیری پانتاییەکە ڕۆشنبیری سەحرایەکە کە کاریان نەکراوە لە وڵاتە کاری زۆر کەمی ئەو سەحرا گەورەیە کە ناکرێ بە خێر و خێدات و هیچ حیزبێکی دەسەڵاتدار حسابی بۆ نەکات و بەڵە بەتاکید وەکو شیرینی بیبەخش بەتاکید وایە بۆیە حاڵی وایە کاک لێر چی بکەین بەڕاستی ئێمە کە زەرمەنگی یەکەم ئێمە وەکو خێزان خۆمانی نابێت چاوەڕێی حکوومەتگەین ئێمە کە دانیشین لەگەڵ مناڵەکانمانە و ئایپاتەکەی ئینە دەست یاخو بەرامبەر هەڵبەتە قسەکەی تۆ ئەوەیەکەی تۆ بە بابا لەم لاوە چاوەڕێی ئەمە نەکەین هەڵەکانمان نەخینە زەمینی خێزان کە مناڵەکەی من خراپ دەرچوو دوای من زەرەکەم بەدەستیەوە کەسی تر زەرەر ناکە لەبەرەوەگەر لەبەر خاتری مناڵەکەی خۆشمان نەبێتەوە خاتی تێغڕاکە بێت ئەبێ کارێ بکەین کە لە خزمەتی تێغڕای مناڵەکانمان نابێت بۆ نمونە ئێمە مناڵەکەمان دانیشتوە سەری شاشەی تیڤێگەکە لێرانێ ئەکرێ منیش دانیشم لەگەڵیا بۆی باسکەم ئەو شتانەی کە ڕەنگانەوەی جوانی هەیە لەسەری جاریتر خۆی کوردیە بەڵام بە زمانێکی کوردیانەتر و بە سادەتر و ساناتر بۆی باسکەم ئەوەی کە خراپە با لای بم ئەوەی کە بیر ناهێنمەوە چکە مناڵ خۆی عادەتی وایە ئەو شتانەی کە دووبارە ئەبێتەوە لە لای لە مشکا جێگیرە بێ ئەو شتانەی کە یەک جار ئەیبینێ زۆر گوێی پێ نایەن جا لەبەر ئەوەم شتە چاکەکانمان کە بۆ دووبارە کردەوە دوایی لە پاشە ڕۆژە من وەکو دایک و باو ئیسپادە لە مناڵەکەی خۆمەکەم ئەجایتر هەر کەسە لە شوێنی خۆیەوە بەڕاستی بەرپرسیارەتی داهاتی ئەم مناڵانی کە ئێستا لە ئەستوی هەمومانە ئێمە ڕەنگە بەڕێزان یەک جار ئەستویان شتیان لەسەر شان بێ لەبەری کە تەنها دایک و باوکن بەڵام من ئێمە وەکو پەروەردەکار کە مامۆستاین و هەم لە هەمان کاتیشا دایک و باوکین دووجار ئیشەکە لەسەر ئێمە خۆرستر ئەبێت باشەوە لە خوێندنگەکانە مەسەلەن ڕێنمایی تۆ چییە بۆ مامۆساکان ینی ئەو مامۆسانی کە لە خوێندنگەکانە بەر ئەم مناڵانە ئاکەون ینی ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردو ینی ئێستا بەداخەوە لەبەری ئەو دوو گاپە دروست بۆ و دوو زۆنە دروست بۆ زۆنی قوتابخانەی ئەهلی و زۆنی قوتابخانەی حکومی با بڵین و ئەوەی کە ئەشبندێت ینی
پشکی شێری تربێتی باش و نازانم چی و چی و کوواڵەتی فێربوونی زمان و ئەوە بەر قوتابخانە ئەهلەکان کەوتووە لەم لاشەوە ئەوە ینی ئەوەی کە ئێمەی بیستن لە قوتابخانە حکوومیەکان مامۆستاکانیان زۆر کات بەڕێکرد ئیشەکەن ینی خواخوایان ئەو منهەچی کە پێیانە بیخوێنیتم مناڵەکە چۆنچۆنی قساکات چۆنچۆنی ئەوواکات کاک بابەکر باسە کاڵێ مناڵەکانی خۆم مەسەلەن لە دەرەوە لە هەشتی بەیانی ئەوڕۆن پێنجی ئێوارەیەنەوە ینی ئەم ئەرکا ئەتوانم بڵم لە سا بیستی کەوتۆتە سەرشانی دایک و باوک چۆنچۆنی پەروەردەی مناڵەکە. ئێستا کاک دەروونجان مامەسا لە کۆمەلگای ئێمە لەگەڵ ڕێزمە بۆ بە مامەسای وەزیفی جا لە هەر کۆمەلگایەکە مامەسای وەزیفی هاتە پێشەوە پەروەردە خۆی پاشەکشەیەەکە لە هەر کۆمەلگایەکە مامەسای ئینسانی هاتە پێشەوە پەروەردەش لەگەڵ یا گەشەکە بەڵام ئەوی کە ئێستا ئێمە ئەیبینین بەڕاستی مامەسا تەنها بۆ بە وەزیفی وەکو وەزیفە سێری ئیشەکەیەکە وەکو ئینسانیە سێری ناکە بەداخەوەی تر ئەوەش دەرەنجامەکەی ئەبیندرێت جا ئەو شانەی کە من پێشتر وتم ئەگەر بێت و لە درامەکە ئەیبیست و ناو قوتابخانەکانیشە جارێکی تر پێی ئەوترێتەوە ئەم مناڵە لەشی وەکو ئیسپنجەکە هەڵی ئەمژە و دوای زۆر زەحمەتە بتوانین چونکەم ئەو کە کەسایەتیشکە لەو تەمەنایە بە تایبەتی 4 ساڵ 5 ساڵیان سەرەتای قوتابخانەی کە بازنەی یەک کە پۆل 1 و 2 سەرەتایی ئەگرێتەوە ئەمانە زۆر گرنگن لەم کاتەیە مڕاعەتی کەسێتی ئەم منداڵە بکرێ ئەو شانەی کە ئەیشکێنن بەکارنێ ئەو شانەی کە توندوتیژن بەرامبەری بەکارنێ ئەو شانەی کابێتە بۆ دروستبوونی کەسایەتێکی ناتەندروست بۆ داهاتوی بەرامبەری بەکارنێ بەڵام بەداخەوە جاری وایە خۆی ئەی بیستێ لە تەلەڤیزیۆن ئێوە تۆ ئاگاداری چەند کەناڵی باشە جەناب ئاگاداری چەند کەناڵی مناڵان هەیە لە کوردستانە؟ بەڵێ باش بە ڕێژە ڕەنگە نەزانم بڵێ بە ڕێژەم نیش باز ناکەم منیش بە ڕێژە نازانم بەڵام ئەتوانم لەم نزیکی حوهەش کەناڵێک هەیە بە فەرمی کە لە سەتەلایت بێجگەل لە محلەکان وەنیە کاک بەرزان جەنابەت ئاگاداری فەزای ناگاتە حەوت کەمتر ناگاتە حەوت کەمتر لاوە چێ 5 کەناڵێکە بێ محلەکانیش ئەلەو بابەتەکان زۆر هەیە باشە کاک بابەکرد تو ئاگاداری چەند کەناڵی مناڵان هەیە؟ من نەخێرنەوە ڕقمەکەی نازانم بزەبت چەنەیە چکە ئیش وەکوتم عیدی دایرەکەی مننی ئەو تەفاسیلە باشە ئەم کەناڵە مناڵانە پێ دوایە ئەم کەناڵانە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئێوەمانان یا ئێوەمانان مەسەرن فشار دروستکەن گوێ لە فشارەکان هەم بگیریا فشار هەر بۆتەوەی کە کۆمەڵی قەرەم و وەرەقە بگرن بە دەستانەوە و لەبەر دەمی شوێنێکا کەمپینێک دروستکەن و نیۆڕۆمی بچێ بۆ نان خواردن و ئینەڵاو بڕایەوە بڵێنەوە کەمپینمان دروست کرد بە قەنەعەتی من ئەبێت کۆڵ نەدەی ئەگەر کەمپین دروستکە ڕەنگە تۆزێک پی باشکی خۆشەر نێ پێی داخی ئەمە لەگەڵ داخستیانین چکەم پێویستیە بۆ پێویستێکی ڕۆژانەوە هەروە ئەو کاک بابەکروتی ئەگەر ئێمە دەرگا و پەنجەرەی ماڵەکانیشمان داخی خۆیەکە بە ژوورە کللتوری تازەیەتە ژوورەوە ڕۆشنبیری تازەیەتە ناو خێزانەکانمانەوە بەڵام ئەکرێ ئێمە بۆ نمونە ئەم ڕێکلامە کە ئەکرێ باسی ڕێکلامێکی وەرزشی بێ مناڵەکان سوودی لێبینێ باسی ڕێکلامێ بێ کە چۆن ژینگەی لادەکەی چون ژینگەی گوندەکەی چون ژینگەی شار و گەڕەکەەکەی پاکخاین ڕاگەش باشە من لێرەوە بە ڕێکخراوەکان ئەڵێم ئەو ڕێکخراوانی کە قسەی زۆر گەورە لەسەر مافی مناڵەکەن و ناژڵی نیشان نەکردووە ڕەنگە پێبپی خۆیان نیشان کرد بێ بەڵام پێبپی ئەو ناوە گەورەی کە هەیەە ئیشان نەکرد بێ بەپی ئەو بە دوواداچوونانەی ئێمە کردومانە لە دەروون و دیاردە و کوردستان 24 سەرجەم ئەو کەناڵە مناڵانانەی کە ئێستا لە کوردستانە بەرنامەی مناڵان پێشکەشەکەن ڕەنگە تیانە بێت یەک پسپۆری مناڵانیش لەو کەناڵا ئیش نەکە یەک توێژەری دەرونیش لەو کەناڵا ئیش نەکە یەک توێژەری کۆمەڵاتیش لەو کەناڵا ئیش نەکە لەبەرەوە من لێرەوە پێتانە لەم ئازێت نەبێ لە بری ئێمە بەرنمەیەکی لەسەرەکەین و ڕەنگە لە هاوکارانم لە بەرنمەکانی تریم کەناڵە و کەناڵەکانی تری چەند بەرنمەیەکی لەسەر بکرێ بەڵام ئیشی جددی ئێوەن کە چۆن ئێمە مایکەگە بینە ژوورەوە بۆ شوێنێکە ئەمانەی بەرنمەی تیا بکەین ئێوەش زەحمە نەبێت تەشتی فەرمونون بچن بزانن لەو کەناڵانە چی ئەگوزارێ چی پێشکەشەکرێ بڕۆ سەردانێکی ئەو کۆمپانیایانە بکەن کە ئەوە تا کاک بەرزان باسەکە 12 ساڵە ڕەنگەمە تازەش بێ کۆمپانیا هەبێ 15-16 ساڵ بێ هەبێ ئەوەی ئەم کەس نەچوو بێ ئەوەی ئەوانیش تاچی دەرکەس نەچووە ینی تکایە تۆزێ دەسوبر دێ لێ بکەن کەمپینی جددی دروستکەن لەسەرەوەی کە حتا دروستکردنی ڕیکلام کاک بەرزانێستا ینی مەسەلەن تەشیرکردن بە مناڵی وەزن زۆر و تەشیرکردن بە یعنی فی سەبیلی فرۆشتنی چوارچی سەبرن سیرەکەی یاری بە کەرامەتی مناڵێکە کرێکە عەقڵی پێناشکێ بەڕاست بەر لە حکومەت من بە ڕێکخراوەکانە لەمە و ڕێکخراوە گەورانی کە ئێستا حەز ناکەم ناویان بێنم لە هەولێر و سلەیمانی کە بەرپرسی باڵاش لە پشتیم ڕێکخراوە مناڵانەوێتکە لە مزایدەکانتان وەرنە دەرێ کۆمەڵی خەڵک بنێرن و فشاری گەورە و جددی دروستکەن لەسەر کەناڵەکە و لەسەر حکوومەتیش بە ئەم دۆخەلەوە خراپتر نەڕوە با بچینە دوا قسە و چارەسەر چی بکەین طبعا لە ڕاستیا زۆر هەنگاو هەیە کێمە ببینین ئەوەیە کە ئاسانترین کە بۆ کوردستان ببێت ئاسانترین شت ئەوەیە کە لە ڕاستیا ئەم پەرلەمانی ئێستا کە
وا بڕیارە خۆی بگرێتەوە بڕیارەکەی شکانە سەرکە یەکەم شت ئەوەی بێ کە قانون و یاساکی زۆر توندا بدرێت بۆ باشە تا ڕاگەانەکان ئێستا تۆ متابە ئەو کردو وڵات خوا با منیش پرسیارێکی تر لە تۆ بکەم ولام تا ئێستا ئەم کابینە نوێی پەرلەمان ئەم پەرلەمانە نوێ تا ئێستا گوێت لێ بووە یەک پەرلەمانتان لەسەر مناڵ قسە بکەن نەکرد ئێستا لە نماوەی ڕابردووە خوا باسی ئێستا بکەین ئەزانام لە ماوەی ڕابردووە باسی ئەم جەلسەیە بکەین چکە زۆرترین چاوی کامێرا و میدیایان لەسەرە تا ئێستا بەداخەوە ئەگەر تۆ سەر تاپای حملی انتخاباتی ئەم ناپەرلەمانە بە ڕێزانە ببینە هیچ یەکێک لەوانە یعنی ئەگەر تاقولۆق ئەویش زۆر بە شەرمنانە چکە هەڵبەت بەشێکیان لەگەڵ ئەو پڕی خۆشویستم بانەیە مەبەستیان کۆکردنەوەی دەنگە بەڵام زۆر کامیتیایە بۆ نمونە ئامانجار ڕوونەکەم خاتە ڕوو چە من قسە لەسەر مامۆساکەم ئەگەر مناڵەکەی من خراپ بێ کاریگەری لەسەر مناڵەکەی تۆش و چواردە شۆم کۆمەلگا هەیە چکە ئێمە بیرمان نەچێ خراببوونی یەک مناڵ یعنی کۆمەلگا خۆی حکوومەت هەموو لایەنەکان پێوی خراپێ بۆیە یعنی باشترین هەنگا ئەوەیە کە لەم پەرلەمان لەم خولی پەرلەمانی داهاتوو کە ئێستا وا بڕیارە لە ماوەیەکی زووە با بڵێ بکەوێتە سەر پێی خۆی ویشەکانی خۆی بکات ئەوەی کە قانون و یاسایەکی زۆر توندا بدرێت بۆ ڕاگەانکارەکان بۆ تۆڕە کۆمەڵاتیەکان بۆ هەموو سۆشیال میدیا بۆ هەموو ئەوانەی کە کاریگەریانە لەسەر خراپبوونی مناڵەکان ئێمە لە ڕاستیە کاک دەڕون من ئەمێ ئەوە بە تۆ بڵۆ بەسەرجم بیرانیانش بڵام ینی ڕێژەی تاوان بەم شوازی ئێستا بڕوا لە لای مناڵان بەڕژێکی بەرچاو زیاد دەکات ینی وای لە هاتۆ زۆرێک لە مناڵەکان من پێش بەرنامەکە سری چەند باڵێن سری چەند بەرنامەیەک و چەند توێژینەوەیکم کرد سری چەند ڤیدیۆیەکم کرد ینی چەندی مناڵ هەیە کە هەر لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە هەر لە سۆشیال میدیا و هۆکار بوو بۆی کە تاوانێک ئەنجام بدا بۆی تاوانێکی مناڵێک ئەنجامی بدا چارەسەر یەکسەر پێم بڵێ وەخت نەما چارەسەر چارەسەرەکە ئەوەیە کە یاساکی توندا بدە بۆ ڕاگەانکارەکان وەزارەتی ڕۆشنبیری مامۆستا بابەکر کە ئەمە بە دەرفەتێکی بزانێت کە بکاتە کۆمەڵی ڕاستپاردە پێشنا بەرز بکاتە بۆ سەری خۆی کە ئێمە دەتوانین بە ڕێنمایی کۆمەڵی ڕێنمایی دەرکات بۆ ڕاگەانەکان کە سانسۆر بخاتە سەر و وابەستەشیان کە بەڕاستی پێڵم چۆن حکوومەتی هەرێمی کوردستانی خۆ بە یەک ڕێنمایی ملیۆنێک و نیوی مۆسەفی حکوومەتی هەرێمی کوردستانی خۆ کە دەڕوع موچە ئاو دەتوانێت بە ڕێنمایەک سەرجەم ڕاگەانەکان سانسۆر بخاتە سەر دەستخۆش دوا قسەت من ڕۆکەمە دایکان و باوکان و پێیان ئەڵێم تکایە منداڵەکانتان بە شاشەی تیڤەکان مەسپێرن چکەم تیڤی خۆی ئامانجی خۆی هەیە ڕەنگە و ئامانجەی ئەو لەگەڵ ئامانجە پەروەردەکەی توایە وەکو دایک و باوک یەک نەگرێتەوە دەستەکانە خۆش دوا قسەکات برسان پێم باشە حکوومەت بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەتی ڕۆشنبیری هونەر لێپرسینەوەیەکی توند لە هەموو ئەو کۆمپانیا دۆبلاژ و کۆمپانیا بەرهەمهێنە هونەریانە بکە کە ئەکتەرەکانی لەبەر چاومانەیە و خۆشمان بینیمان کە هونەری زۆر لاواز نیشانی خەڵکەدەن و خراپێکی کەشی هەیە ئەو نیشاندانەکە کە دەروون پندێک هەیە ئەڵێ ڕادە ڕۆشنبیری گەران لە هونەرەکانەوە ئەناسرێت تۆ بەجددی بەڕێکلام بە کورتە فلیمێکی زۆر بەحساب بەڵێ کۆمیدی بەڵام زۆر ناشرین یەی جنێوە دەیتە شیرەکەی ئەمانە حکوومەت ئەتوانەیە ئەو کەسە دوو جەربانکە ئەوانەی کە ڕکلامکن بە 100,000 جەناب من تەلەڤیزۆنی مناڵان هەیە کاک بابەکرد تەلەڤیزۆنی مناڵان هەیە ڕکلامی خواردنەوە گازەکانەکە بەڵێ ینی لەم لاوە دکتۆر بە مناڵەڵێ لەم لاوە مناڵەکەی من لە ڕەوزەکەی پێ من خۆم بە مناڵەکەم ئەڵێن کاکەژیان بیپسی نازام چی و چی مەخۆ شتانە بۆ دانە خراپە ئەڵێ ئێوەنی لە ڕکلامەکە ئەوە ئەڵێ زۆر چاکە ئەو بۆچی ئەیکا بەجێ ئەتوانن حکومەت لە پرسێکی تونند بکە هێجا کۆمپانیەکانیش خاون کۆمپانیەکان بەجێ لەبەر تۆزێ حاڵەتی مادی ئەوە بەڕاستی عیبە زۆر شوورەیە خۆیان بن لە هەندێک دۆبلاجی فیلم و سریال ئەوانە خوا شاهیدە ئەماڵێم جاریا بە بەنۆمان ئیشتم نەکرد لە ستۆدیۆکای لە بەرەوەی شتێک نهاتوو کە ئەمە بە دڵمان بێ بۆ نمونە حاڵەتی ئەمنی قەومی حاڵەتی ئەوەی کە هونەر و کللتوری کورد بە جوانی پیشان بدەین نەمان کردووە لە پێنای دەستی مادەیە ئەومان خۆش بێ نمونەتان زۆر بێ وا بڵین ینی لە کاتێکام قسەی من زیایە ئەگەر یاسا و حکوومەت بە ئەرچی خۆی هەڵسێ من نابێت دەستخۆشیان لێ بکەم بەڵام وڵا دەستخۆشی لەو کۆمپانیایە ناکەم کە بۆ ئەخلاقەوە ئیشەکەن و ئەوان زەرر لە جیرفانی خۆیانێن بۆی کەشتی ناشرین بڵاو نەبێتەوە کاک بەکردو قسە بەڵێ بەڕێی من دوو بەشە مۆزۆکە بەشێکیان بەرهەمێنانی کاری هونەریە یا هونەرە لە کوردستانە ئەوە ئیشی ئێمە خەریکن لەو مەجارە ئیش باشمان کرد تەسەورەکەم دەناویست خەڵک گەزانانی ئێمە خەریکین ینی زۆر هانی هونەرمەندمانداوە و بە وردی و بە جدی خەریک بوون من 4 ساڵە لەو مەجارە ئیشەکەمەوە ئەمە ئەرکێکی جدی ئەمەیە کە هونەری کوردی پێش بخێت لە هەموو بوار سینەما شانە پێشی بخێنێنی بەشێکتری هەیە قەدەغەیە ئەمیان بەرهەمە هێنی ئەوی کان قەدەغەی بکەیت ئەبێ گروپێکی زانای شارەزا و خەبیر لە وەزارەت بانگ بکرێن ئەنجومەنی وەزیران بانگی بکا بڵێ کاکە ئێوە ماوەی 5-6 مان خەریک بن چی نێتە ئەم وڵاتەوە چی قەدەغە بکرێت چی شتێک نەکرێ ئەوەی کە ئەکرێ ئێمە ئیکەین ئەوەی کار ئیجابەکە بڵێ دەستخۆش من لەگەڵ قسەکەتان بەڵام بەداخۆ میشە
تەجروبەی ئەم وڵاتە لەگەڵ گروپ و لەگەڵ ئەو گروپانانیە کە وەزارەتەکان ڕێکێخە مەسەن ئەگەر گروپێ دروستکەن لە گروپەکان منی تیا بم دژایەتی شخصیم لەگەڵ کاک بەرزانە هەبێ هەزار شتی بۆ دۆزمانی ئەبێ و گروپە سوێنی یاسایی بیرێن کە ینی بێلایەنانە و بێبەرژەوەندی شخصیانە کار بکەن بەڵێ ڕاست ئەکرێ ئیسفادە لە وڵاتانی کە بکەن مەسەن لە فەڕەنسا ئێستا خەریکن مۆبایل مەسەن قەدەغەیەکن لە مەکتەبەکانە یا هەندێک شتی لە بابەتانە بزانین چی کراوە بۆ وەستاندنی ئەم کلتورە خراپێکە لە دنیا بڵاو بۆتەوە و ڕێگرتن دە فلیمەکە بدات پیشانتاندا ئەوە فلیمێکە مخیف بۆ ئەگەداریت هەر بۆ ئەخیر قسە ئەوەی کە پێرێ لە چرونۆ کەسی کوش لە نیوزیلندا کاردانەوەی پۆبجی بوو تەقدیری پۆبجیەکە ینی خۆ پیاوێکی زەبەلاح و گەورەیە ینی لە ئێمە زلترێک کابرا لەبەرەوە ینی ئەم لافاوە جیهانی گلۆبالیزم هەر دێ ئەبێ بەوردی بیری لێ بکەینەوە ڕای خۆم دیسان دووبارە بکەم و هەر بۆی کە باشتر بگە بەشێک بەوردی خەریکی بەرهێنان بین بەشێکە تریشی نازم تۆڵی ناکرێ بەڵام پێم وایە ئەکرێ ئەگەر هەر ڕێگایترمان نییە چ بکەین دەستخۆش نیش لە کۆتایی ئاڵێن بەڕاستی ئەم بابەتە ئەمەندە گەورە و گرانە ئەوە یەک کاتژمێرێمە قسەی لەسەرەکەین من بۆ خۆم تونێتیم نشکا بە ئەنجامێک لەبەرەوەی کە بەداخەوە لەم وڵاتە کاتێک باسی ئەم دیاردە حەساسانەکەی نازانین لە چ چوچێکەوە دەسی بیتێ چکات دەسەیتە هەر سوچێکی ڕزیوە و بێبنەمایە بەڵام هیوادارم ئاسانترین ڕێگە منۆک و ڕۆژنامەنووسێک دایک و باوکانە وەکو خانمە بەڕێزەش فەرمووی و ئەم بەڕێزانش فەرمیان تکایە لە پێناوی ژیرکردنی مناڵەکەتە مناڵەکە و وەکو کاکلێر فەرمووی مناڵەکە و مەسپێرە بە شاشەیە کە نازانی و شاشەیە چیتیایە دوجاریش بە حکومەت ئەڵێ وڵای ئەوەنش داوامان لە حکومەت کردو نازانم گوێگرێ گوێ ناگرێ بەڵام ئایندەی ئەم وڵاتە لای ئەو مناڵانەیە کە ئەو میدیانەتان بۆ دروست کردوون و ئەو میدیانەتان بەرەڵا کردووەکە خۆشیان نازانن چی پێشکەشی مناڵەکەن و بە پەرلەمانتارەکانی شەڵێن و بە کابینینی حکوومەتی شەڵێم لەبەرەوەی کە کەمترین باسی مناڵەکەن لەبەرەوەی مناڵ ناتوانێت دەنگتان پێباو بیکاتە سنووقەکەەوە بەڵام ئەو مناڵانە ئایندەی حیزبەکانی ئێوەن ئایندەی بەرژەوەندیەکانی ئێوەشن هیوادارم شتێکمان کرد بێ و هیوادارم هەمومان لە لای خۆمانەوە دەستکەین بە سانسۆرکردن و بێقیمەتکردنی ئەو میدیا و سۆشال میدیانی کە ئایانەوێ ڕەوشی مناڵەکانمان بەلا ڕێابەر هەر بژین هیوادارم شتێکمان کرد بێ دەستان خۆش بێت.